يا بركة أخواي هرتشابو خلور نبومو أخواري چارە سەرەکم بۆ هێناوی ڕەنگە بڕوانەکەی دەتەوێ واز لە گوناه و تاوان بێنی و گوناه و تاوان نەکەی و نەگەڕێەوە سەر گوناه و تاوان لەگەڵ خوای گەورە حیسابت ساغ ببێ لە گوناه و تاوان و پاک ببیەوە و جارێکی دیکە گوناه و تاوان نەکەی. جا کەس هەیە حەزی لەوە نەبێت، کەس هەیە ئەوەی نەوێت مەگەم ئینسانێک خۆی نەزان بێت. دەورە لەگەڵم با پێت بڵم چۆنە. خاڵی یەکەم بۆ ئەوەی کە واز لە گوناه و تاوان بێنی بیر لە گەورەیی و ڕەحمەت و بەزەیی خدای پەروەردگار بکەوە. خوای گەورە لە هەموو گوناهێک خۆش دەبێت. قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله. هەر چەندە تاوانت زۆر بێت هەتا وەکو دەگاتە هەورەکانیش خوای گەورە لێت خۆش دەبێت. خاڵی دووهەم بۆ ئەوەی لە گوناه و تاوان پاک ببیەوە تەوبەیەک بکەوە بگەڕێەوە بۆ لای خوای گەورە لە هەموو گوناه و تاوانێک وەکو ئەوەی وایە کە هەر گوناه و تاوانت نەکرد بێت. ئەو هەموو گوناه و تاوانت هەیە بە یەک تەوبە هەمووی دەسڕێتەوە. خاڵی سێیەم بۆ ئەوەی واز لە گوناه و تاوان بینی بیرێکی عەقڵانە لە سەرنجامی گوناه و تاوان بکەوە. ومن جاء بالسيئة فكبت وجوههم في النار. خوای تعالی دەفەرمێ هەر کەسێک بە گوناه و تاوانەوە بمرێ و تەوبەی لێ نەکات سەرنجامەکەی ئاگری دۆزەخە. خاڵی چوارەم بۆ ئەوەی واز لە گوناه و تاوان بێنێت بیرێک لە مردن و ناوگۆڕیش بکەوە. ئەوڕۆ دنیایە و بەیانی قیامەتە و ناوگۆڕە کەس فریاد ناکەوێت. کوردەواری دەڵێت چ بچێنی ئەوە دەدرویەوە. ئایا کاتی ئەوە نەهاتووە ڕووی دڵت بکەیە خوای پەروەردگار و تەوبە بکەی لە هەموو گوناه و تاوانێک